باڵەکایەتی چڕترین ناوچەی دارستانی خۆڕسکی هەیە لە سنووری پارێزگای هەولێر. بەشی زۆری دارستانەکان لە داری بەڕوو پێک هاتوون. هەموو ساڵێک لە وەرزی دەستپێکی سەرما بەهۆی پێنەدانی نەوتی سپی دارستانەکان دەبڕێنەوە. ئێمە پێویستمان بەوەیە بەڕاستی دارستانەکانی کوردستان بپارێزین وەک بیلبیلەی چاومان بۆ لەبەرەوەی دەتوانم بڵێم دارستانەکان سەرچاوەی دابینکردنی بژێوی سەرچاوەی دابینکردنی سیستەمێکی ژینگەیی گونجاوە بۆ کشت و کاڵ و لە هەمان کاتیشدا دارستانەکان ڕۆڵێکی زۆر سەرەکی دەبینن لە ئابووری و لە اقتصادی کوردستان. لەم مەوسمانە کە بەرەو پاییز دەڕۆین و بەرەو زستان دەڕۆین لەبەرەوەی یعنی حکوومەتی هەرێم بەداخەوە دەڵێم زۆر هاوکار نییە بە دابینکردنی نەوت و لە هەمان کاتیشدا هاوکار نییە بە دابینکردنی هەندێک بابەت کە با بڵێن خەڵکی ناوچەی دوورە دەستەکان بەکاری دێنن بۆ خۆگەرمکردنەوە هەتاوەکو دوایی لەبەرەوەی خەڵکی ناوچەکە پەنادەبن بەڕاستی بۆ بڕینەوەی دارەکان کە لە کاتێکدا ئەمە کارێکی زۆر خەتەرە وەخت کارێکی زۆر مەترسیدارە بۆ ئایندە و دارستانی کوردستان بەڕاستی. هەر ماڵێک لە باڵەکایەتی لە وەرزی زستان پێویستی بە نزیکەی 1000 لیتر نەوت هەیە، بەڵام ساڵانە تەنها 200 لیتر لەلایەن حکومەتەوە دەدرێت بە هاوڵاتیان. نەفتمان نییە، وەزعی خراپە، خەڵکەمەی معاشخۆر نییە، هەچی معاشی 200-300 هەزارامی قەردارە، خەڵک جا ناسارە لە بێ نەفتیانەچی پەلاماری ئەو سرشتە جوانەیەدا داربی هەرە بڕی مازبی هەرە بڕی بیبی هەرە بڕی بەس لۆ ئەوەی ماڵ و منداڵە کوردستانێ تووشی سەرمامریز بوونێ تووشی دەربەدەر بوونێ تووشی ناڕاتی نەبی منداڵی خۆی لە دستانێ دەرباس بکە ئەگەر بێت و حکومەتی هەرێم داهانای ئەو خەڵکەی وەنێ هاوکاری و خەڵکەی نەکە تا ئێستا بەرمێنە نەفتەچی نەداینەی لۆ منتیقیمە دەبووە تا ئێستا 3 بەرمێنە نەفتی دابانێ خێر نییە پێنەکە حەق خۆیتن خێر نییە پێنەکە حەق خۆیتن وازوی سەرخشانیتی منتقی باڵەکایەتی بە 3 بەرمێنەش ناگاتی با ئەو 2-3 بەرمیلانەنداتی. ساڵانە لەم وەرزەدا بە هەزاران داری بەڕوو لە دارستانە خۆڕسکەکانی باڵەکایەتی دەبڕێتەوە، بەمەش زیانێکی زۆر بە دارستان و ژینگەی ناوچەکە گەیشتووە. پێشەوە مەحموود کورسات نیوز، چۆمان.